عبارس صبحي من دلائي بخير بن خير داربي خوش زۆر سپاس بۆ تۆ ئەو ئامارانەی باسمان کرد لە ڤیدیۆڵەکە ئەوانەی کە بەڕێستان بینیتان چی لە دۆخی کەرتی وزەی هەرێمی کوردستانە گۆڕێت کەرتی وزەی هەرێمی کوردستان دەباتە کوێ لە پێگە جیهانیەکەیە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بەتەکید زیادبوونی گازی کۆرمۆ حەقلی کۆرمۆ سوودمەنی گەورەیەک هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵقی هەرێمی کوردستان بەتەکید ئەو سوودمەنە کە چ لە ناو هەرێمی کوردستان چ لە ئاستی عێراق و چ لە جیهانیشە بەتەکید زیادبوونی ئەم حەقلە بەتەکید 100% زیاد بووە چ لە 250 ملیۆن گەیشتە زیاتر لە 500 ملیۆن ڕۆژانە ئەوە تەسیری هەیە لە ناو هەرێمی کوردستان هەمومان دەزانیم حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی بروژەیەک زۆر بە تەواوەتی و باشتریە خۆی بروژەی ڕۆناکیە کە 24 ساعت کارەبا بژێت ئەو بروژەیە ئەو زیادبوونە بەتەکید تەسیری هەیە کە لە کولفەی ئەو غازە کەمتر دەبێ و زیادبوونی غازەکە بەتەکیدیش سوودمەنی گەورەیەک هەیە بۆ ناو ئەو بروژەیە کە بتوانین بە زووترین کات هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە بروژەی ڕۆناکی لەو کاتە کە عێراق کە بە ئەو هەموو ملیاراتی دولاراتی سەرفی کردووە لەسەر کارەبا تا ئێستا توانەی نەبووە کە بتوانی 24 ساعت کارەبا بۆ خەڵقی شارەکانی بەغدا و ئەو شانە بەتەکید کە هەرێمی کوردستان شتی گەورەیەک دەکەێت کە ئەو بروژە تەواو بکەێت هەروەها لە ناو هەرێمی کوردستان قووەتی گەورەیەک دەبێ بۆ تەعاملکردنی لەگەڵ بەغدایە هەمومان دەزانین بەغدای زۆر زەختی ینی سەربازی کردووە لەسەر هەرێمی کوردستان زەختی قانونی و قەزایی بەڵام توانەی نەبووە هەوڵ دەدا کە بە زەختی ئابووری بکەیت لەسەر کوردستان بەو بروژەیە بەو زیادبوونە بەتەکید هەرێمی کوردستان توانیک بە قووەت و بەهێز برو بۆ بەغدایش و بتوانی تەمینی بروژەی بوچەی موازنە بکەیت بۆ هەرێمی کوردستان بەتەکیدیش بە جیهانی کوردستانی زیاتر دەبێ جیگای زیاتر دەبێ استثماراتی ئەجنبی زۆر دەبێ ئاین دەتوانین بڵێن بە پلانکارکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپشتیکردنی کەرتی وزە توانیوێتی ئێستا کەرتی وزە لە هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاو زۆر بەرەو پێش بچێت بەتەکید یعنی ئەوەی هەرێمی کوردستان ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت کابینەی و کە بەرز مەسرور بارزانی سەرۆکی ئەو کابینەیە توانی زۆر بە توانایی بتوانی بروژەی استراتیژی بۆ هەرێمی کوردستان تامین بکێ ئەوەیش بەتەکید بەرامبەر کۆمەڵی تەحەدیات یعنی ئەو تەحەدیاتە بەرامبەر بتوانێت هەرێمی کوردستان هەنی بکەیگەن و مواجهەی بکەیگەن و نەجاحەت بێنی بەڕاستی یعنی لەو کاتێک کە ئەو زەختی بەتەکیدیش هەمومان دەزانین دەوری ئێران و زەختی ئێران لەسەر میلیشیەکانی عێراق و بەغدا و چی بتوانن کە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو قووەتە هەبێ ئەو هێزە هەبوو بتوانی وەکو ئەو مەناطقی ترنەوە بۆ هەرێمی کوردستان بە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان توانست بەرامبەر ئەو هەموو تەحەدیاتە بەتەکید ئەو زیاد بوونە و ئەو هەنە کە لەوانەیە ئامانجەکەی ئەوە بڕێسیە کە 1 ملیار مکعب یعنی ڕۆژانە ئەوەیش ئەو کاتە بەتەکید ژمارەیەک گەورەیەک دەبین نە هەر لەسەر کوردستان و عێراق و منتەقە بەڵکو لە سەر جیهانیشە چونکە غاز پێویستە دەتوانین بڵین بەرەو پێشچوونی کەرتی وزە لە هەرێمی کوردستانە کاریگەری دەبێت لە بەهێزی پێگەی سیاسی هەرێمی کوردستانیش بەتەکید هەرێمی کوردستان هێزتر دەبێت توانێ هەبێ بەرامبەر ئەو هەموو زەختە لەسەری دەتوانی بڕۆ بۆ بەغدا ماڤەکانی خەڵقی کوردستان وەربگری لە بیرە دیش نەشوو بەغدایش پێویستە بەو زیاد بوونە بەغدایش باسی ئەوە ناکەم کە ئەوانەی لەسەر یعنی ئێران حسابن بەڵام وەکو بەغدا وەکو عێراق پێویستە بە غاز بریارەکەی ترامپ کە یعنی مولەتی غاز لە ئێران وەرگرتن
لەوانەیە هیچ نەماوەکە تەواو نابێ لەو کاتە ئەبێ بەغداد پێویستە بۆ غازە ئەگەر لەو کاتە بە تەکید بەغداد پێویستە بە هەرێمی کوردستان پێویستە بۆ معاملەی کردن تازەی بکەی لەگەڵ هەرێمی کوردستان و یەکی لەوانە کە ماڤەکانی هەرێمی کوردستان تەمین بکرێت وەکو خۆی و هەرێمی کوردستان دەبێت کە ژمارەیەک سەرەکی کە بتوانانی تەسیری هەبوو لەناو عێراق و لەناو منتەقەیشە. بەڵێ دەتوانین بڵین ڕۆژێک دێت کە وزەی هەرێمی کوردستان دەگاتە بازاڕەکانی جیهان بەتایبەت غازی سروشتی؟ بەتەکید چونکە جیهانی منتەقەی پێویستە بە غاز بەتاکید ئەو ینی زۆر هەن هەیە لە عاڵەم لە جیهان زەختی زۆر هەیە پێویستیانی هەیە لە غاز کوردستان ئەگەر بتوانی تەمینکردنی ئەو بگەیشتێ ئەو ئەمانجە کە بتوانی تەزدیریش بکە بەتەکید دەبێگە شتێک زۆر زۆر بەقووەت زۆر زۆر بتوانە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵقی هەرێمی کوردستان و بەرامبەر ئەو هەموو هەنا ئەو سوودمەنە بەتەکیدیش هەندی تەحەدیاتیش هەیە بۆ هەرێمی کوردستان پاش ئەو بەتەکید پێویستە معالەجەی بکەیت تەنسیق ئەمنی زیاتر لەگەڵ بەغدا بکەیت چونکە ئێران میلیشیەکانی بەغدا بەتەکید لەوانەیە ئەگەر بزانی ئەو خەتەرە هەیە لەسەر ئێران و غازی ئێران یعنی عێراق پێویستی نییە بۆ غازە بەتەکیدیش لەوانەیە دووبارە دەکەن قەسف دەکەن لەوانەیە ئەوەیش دەکەن ئەبێ ئێمە ئامادە بین چۆن بەرامبەر ئەو هەنە بکەین بەتەکیدیش بەڕای من یعنی هەندی پێویستە ناو حەقلی کۆمۆ ئەبێ هەندی تەحسیناتی دفاعی زیاتریش بکەیت یعنی ئەوەی بکە بتوانین حمایەتی خۆی بدێ بتوانی ئەو کارە بەردەوام بووگەن و هەروەهایش دەتوانی هەرێمی کوردستان داوای زەماناتی دووەلیش بکەیت چونکە ئەوە شتێکە جیهانی عاڵەم پێویستە بۆ غازە نابێ ئەو کاتێکە ئێستا هەرێمی کوردستان غازەکەی ناگاتە جیهان بتوانێت داوای ئەم زەمانەتە نێودەوڵەتی بکە دەتوانی ئەگەر بگەیشتە ئەو مەرحەلە کە تەزدیریش بکەیگەن چونکە ئەو شتە ئیشە پێویستە بۆ هەموو دنیا یعنی ئەوە نییە بڵێت هەر ناو هەرێمی کوردستان یان ناو عێراق منتەقەکە پێویستە زۆر ملەمانەی هەیە لە کوردستان حربی ئۆکرانیا هەیە لەوانەیە زەختەکە لەسەر ئێران دەبێ لەوانەیە ڕێگا دەبرێ ئەوە هەمووی پێویستە کە بتوانێت ئەو غازە ئەو هەنە لە هەرێمی کوردستان ئەبێ دفاع لەسەری بکرێ و ئەبێ بەردەوام بێ و بگەیشتە ئەو مەرحەلە کە بتوانین هەموو دنیا سوود وەربگری غازی کوردستان لەوانەیە دەبێتە چوارم یان پەنجم لە عاڵەم احتیاطەکەی زۆر بڵین لەم دۆخەی ئێستا لە ناوچەکە هەیە بۆ فشارانەی لەسەر ئێرانە و ترامپ هەناردەی غازی لە ئێرانەوە بۆ عێراق ڕاگرتووە و شەڕی رووسیا و ئوکرانیا وای کردووە غازی سروشتی زەحمەت بگاتە وڵاتانی ئەوروپا و بەشێکی زۆری ڕاگیراوە ئەمە وا بکات کە هەرێمی کوردستان بتوانێت بەهێزتر ببێت لەبەرەوەی کە ببێتە سەرچاوی وزە لە داهاتوە بڵێ ئەوە زۆر زۆر ئامانجی سەرەکیە بۆ هەرێمی کوردستان و پێم وایە دەتوانی بگەیشتێ ئەو مەرحەلە کە ئەو دووەڵی عالەمە وزەی تاقە لە هەموو دنیا پێویستیانە خۆیان دفاعکەن لەسەر کوردستان و کوردستانیش بەرەو ئەوە چوو کە بتوانی ئامانجەکەی خەڵقی کوردستان بیکێ بە مەرحەلەیەک بتوانی خۆی بەخۆی بتوانی ئەو وارداتە ئەو بوژەی وەربگری و بە تەکیدیش ئەوە بە سەرکەوتنە بۆ مستەقبەلی هەرێمی کوردستان وەکو هەرێم لەوانەیە پێویستە حتا بە دەوڵەتیش ئەوەیش دوور نییە بە تەکید بەڵێ بەڕێز سوبحی مەندەلاوی شارەزای نەوت و وزە و چاودێری سیاسی لە ئەستۆدیۆ میوان بوویت زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان ژێنەوەکانتان بەخێرات